کاتۆنە بێ خۆشحاڵی ناڵقەیەکی نوێی بەرنامەی CV بە دیداری ئێوەی بەڕێز شادبوونەوە بەڕێزان لە ئاڵقەی ئەمڕۆی بەرنامەکە قسە لەسەر ژیانی زانایەکی کورد دەکەین کە ئەبێ بڵین بەداخەوە گوگڵ زۆر لە ئێمە زیاتر شارەزای ژیان و کار و بەرهەمەکانێتی لە دەرەوەی کوردستان ئەم زانە کوردە زیاتر ناسراوە تاوەکو کوردستان لە دەرەوەی کوردستان زیاتر گرنگی پێدراوە بەخۆی و بەکارەکانی و بە بەرهەم و بۆ بەحسە زانستیانی کە کردوێتی ئەویش بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئازاد خانەقایە کاک دکتۆر سڵاو لێبێت و خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵ زۆر سپاسان دەکەم بۆ ئەم بەرنامەجە حەزەکەم چیتانەوێ پێتان بڵێم. یەکەم جارە پێمان خۆشە لە بنەماڵی بەڕێستانە دەست پێ بکەین بنەماڵی خانەقا یەکێکن لە بنەماڵە دێرین و بەناوبانگەکانی شاری کەرکووک. دکتۆر ئازاد خانەقا حەزەکەی باسێکی بنەماڵی خانەقامە بۆ بکە. کوڕی شعبڵای کەوەڵان باوکم زۆر مەشهور بوو هەچی سیاسی کوردەکانە بوو هەمووی لای ئەوان بوون خۆیان نەشاردەوە لای باوکم خۆیان نەشاردەوە پاشەوەش خانەقاش بۆ هەموو کەس بوو وانە بۆ بڵێ بۆ هیچ هەچ کەسێک شتێکی مەشاکلیشی توش بەداهاتە خانەقاش کەسێک ڕێگای بکەوتە خانەقە لەوێ ئەمایەوە ئەخەوت پاشەوە تەلەبەکانی تۆ چی شتێکی لە خەیاڵە لین ئەو سەردەما ینی باوکم بڵێ زۆر شت هەیە لە خەیاڵمایە لەس ئەو سەردەما باوکم چونکە بەڕاستی شتێکی سێرم دێتە خەیاڵ بۆ بزانم ئەو شەخسە ئێستا لە سلێمانی نەماون وەختی خۆی لە کەوەڵە بووین هاوین وازام هاوین بوو قاچاقچی هەیە ئەمە تووتنیانە فرۆشت و تووتیان دەبرد ئەم قاچاقچیانە شەو شورتە ئەچی ئەیانگرن گومرک کە گومرک ئەیانگرن دوانزە وڵاقیان پێ بێ ماڵ شتەکانیان حەجزەکەن ڕائەکە کابراکان ڕائەکەن لە نزیک دەی کەوەڵە ئەبێ کەوەڵەش دەی ئێمەیە هاتوو بتوان بڕۆن کابرایشی پرسی بۆ خاتری خواچی بکەین بتوان بڕۆن وەلای شعبڵا ئەو خۆی شعبڵا قوتاتانەکە خەس قوتاتان ناکەم دێن بەلای باوکم ئەڵێن بە قوربان یا شێخ وەڵاهی چیمان هەیە ئەمە وژدین و ماڵ و مناڵمان سەر ئەم ڕزقەیە کەچی ئەوان گرتویان لە چۆن شورتا توتە منتیقەی من چونکە باوکم شورتەی منع کرد بۆ کەس نەیە بچێتە ناو منتیقەی ئێمە وتم ئارە وەڵا ئەویش ئەمریکا لە بڕۆن شورتەکان بگرن هەچەند شورتەکان پاش سەعاتە سەعات و نێک چوار شورتە ئابن چێشیانەکەن شورتەکان دێن و بارەکان دێنەوە وەرە کوڕم دەپڕۆ بارەکەتان برن بۆ خۆتان و شورتەکان لا ئێمامێن هەتا بەیانی شورتەکان لەوێ ئەڕۆ جا ئەو ئایلەیە ڕۆژێک لە ڕۆژان تەقریبی ساڵی 65 بوو جەماعەتێک باسی کرد نامێ باسییان بکەم تووکە ناک باسی کرد گوتی وەڵاهی تۆ کوڕی شعبڵای وتی شعبڵای کەوەڵەوتم وتی وەڵاهی ئەم ماڵەی من هەمووی هینی ئێوەیە بۆ وتی ئێمە هەموو ئەرزاق و مەرزاقمان چیمانە بوو ئەمەدای ئەم توتنە ئەم ئەسپێسترانە کەچی شورتە بردی شعبڵای کەوەڵە فریامان کرد ئەوەم زۆر جوان لێ بیر دیارەوە کاک دکتۆر باسی خوێندنی بەڕێستان بکەین ئێوە لە خانەقا بوون بە خوێندنی ئاینی و مەلایەتی دەستان پێکرد یان یەکسەر لە خوێندنی نەخێر ئێمە احتیادی تەلەبەی مەکتەب بووینە وانە بۆ بڵێن بە بچینە فەقێتی و مەخێتی وشتی وان فەقاتیتان ناژزانم کاک دکتۆر لە خوێندنتان لە کەرکووک دەستی پێ بۆ لە کەرکووک بوو دواتر بەشێکی هاتە سلێمانی من کە لە کەرکووک بووم لە سانەوی جیران لە بادی ئیمتیحان هاتن کردمیان وتیان تۆ وەڵای تیامەکانیان سیر بۆ تامی کوردیان کردم ئەلەزتر تۆ پێشمەرگەت بردووە و نازام چۆت بردووە زاپتت بردووە وەرەبەرن تاقیق لێکرد لە تاریخ تا تاقییان لێکردم گوتم با وەڵای من کەسم نەبردووە من دایرەی زراعەم بردووە لەگەڵ براکانمان ئەمانە ئەرزەکان باشکەین دایرەی زراعەش هەموو ئایدی خۆتانە لیان پرسن دایرەی زراعەیە ئیسلاح زراعی هەبوو لیان پرسن کە هەتا لیان پرسیم شتوان هەفتەیەک مامۆ دەرس مەکتەبەکەم نەما دوای بێتە بە خێزانەکەم وتم بەخوا من ئیتر لێرە ناخوێنم گەڕامەوە دواوە هاتمەوە ئەم سلێمانیە ئەو لەسانی بچمەوە سانەوی نەچمەوە سانەوی
برای خەزانەکەم وتی بۆ ناچی بۆ سانەوەی زراعەتەوە خۆتوار حەز لە زراعەیە ئەوەش تەوا کە دواییش دەرەجەی باش دێنی ئەچی کولێ ئێوەتم مەڵاوی باشە چوم لە زراعە خوێندم لەو بەکرێجۆیە سانەوەی بەکرێجۆم تەواو کرد جەلالی حەمەعەلیم لەگەڵا بوو کەمالی سەیساخی مەشهوور باوکی سەیساخی کاهین بوو لەگەڵ ئەوانەیە بووم بەڕێ وڵات جەلالیان لە ئیمتیحانە گرت بەداخەوە ئەوش لە بەکەلۆرێز لە ئیمتیحانە خۆر بەسەر گرتیان ئیتر لێرە تەواو کرد دوای چوومە بەغدا بۆ خوێندن چیتە بەغدا بەڵێ هەر لە بەغدا لە بڵێن کۆلێجی زراعە وەرگیرێت لە مەعهەدی زراعی لە مەعهەدی زراعە بەڵێ یعنی تۆ مەرحەلەکانت تۆزێت چۆنەڵە خاو بە قورسی دەستی پێ کردو بە خاویش ڕۆشتوانی ئەوە نەبووە بڵێ ئاعدادیە تەواو کەیت و یەکتر نەخێت ئەعدادی زراعە مقابل بۆ ئەتوانی کولەی زراعەیە مەعهەدی زراعە بخوێنی کولەی زراعە وعدە قەرارە نەدابوو مەعهەدی زراعەیان دانابوو هەل جامعەیە هەل لەناو کولەی زراعەیە لەوێ ئەوەم خوێند کە ئەوەم خوێند زۆر بە باشی ناجێ بووم نردمەن دەورێکیان پێ کردین بۆ هۆڵەندا دوای هاتینەوە دوای ئەوەی کە دەورەکەمان تاو کرد برادێک من لەگەڵ بوو ئەو چووە ئەڵمانیا ئەژگوتی من ئللا دەبێ دکتۆرا بێنمەوە چوو ئەڵمانی کوڕیش عەرەب و سامینە بوو کە چوو ئەوێ من چوینن چاوەڕێم کرد بە ڕەحمەت بێ شەخداری و ئومێد نووریم لەگەڵا بوو کوڕە گوتی با بچین جارێ سێ چوار ساڵ ئیشکەین اینجا بڕۆ وتم دە باشە دێن ئیشەکەم هەتا ئینەم بۆ دێتەوە ئەو قوبوڵم بۆ دێ وڵات چوین ئیشمان کار سێکمان پێکەوەم دوای هاتینە بۆ حوسی زراعی تەعین بووین لای کاک ئازاد سایب یادی برای شازاد خوا ئەفریقا خۆت ئەویش هەر چۆن عەمرێ خۆیان کرد وەڵای لایەوەم هەتا قوبولەکەم ڕاستە قوبولەکەم لەبێت ئیشی چیتان نەکرد مەسەلەن تۆ بۆ حوسی زراعی تووتن بەڵێ لە تووتندا ئیشی چیت یعنی زیاتر لە تۆ لە لێکۆڵینەوە لە بۆ حوسی لەکۆڵینەوە ئەمە یارمەتیدەر بوو بۆ تۆ يعني وكل شيء والله يا ما موضوع يا ما تسالي نبغى تو تعرف شيء بلا بيعيشي بوا ولا انا ولا هذا غدان اشتغل لك تو روح زياتر بوكا دكتور بوش يزوت لنا رشد دروا كي شو بعدين يعني مثلا بو دكتور او بو لا شخص بسيج جيران والله لا شخص بسيج جيران لا صار شيء لا صار اول صعب عليك انا كنت بدروا كاك نوشوان فؤاد مسلي والله الوابت نايم تشوت خوام طارق نقيب فاز الطالباني كاشف حسن برزاني امانه همي بيونيا بمكر هات مالي من مالو مانو قلت بابا تو بيودي سياسي هم كان دكتور والله هم كرت بهم لا 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 بنجام لا شخص عندامي بارتي مورجر اشوف بعد همي بارتي بوني داي بارتي ما كنت يعني حزباتي هبول ربي ودي حزباتي كذا وانا تو كذا يربتي وهاوكاريان بقول شوف خزين شيء اما علي برودي كدين العسكري برزامان لا مالي ام ابو او برودي سياسي هبو كردي زور هبو او هم ماني هاندا بو كرداتي اراونا وش كردو بكرداتي بلا جان ما مجالان وشمزور دمك ل 56 انا اسم عمر دبابه وقت خو عمر دبابه مختفي ولا ماليما عمر دبابه نابو دبابه مختفي بو كمختفي بو هو انت بس شتي تو خوش رجع باكم بي قلت برو عمر معك بنا بخوين مش كاك عمر ورا قلت نايم متبونا كاك عمر قلت باسيوما من زاني باسيوتشيا مش كرامه قلت مالا بابا لا باسيوما هم كبرا هندي ساكا كره قلت هندي شي هو كويه كرم بس يعني علامتنا باسی جەنابی مام جەلالە کرد ئەو دواتریش تۆک و ڕایۆشکاری سەرۆک کۆمار 4 ساڵ لەگەڵا کارە کردووە وتی لە 59 ناسی یەکەم ناسینی تۆ بوو ئەو لا من مام جەلال بەواسطەی کاکمەوە ناسی بەواسطەی ئەو کاکم نەوزەر یا پەیوەندیان هەر هەبووە بەڵێ من علاقەیان پێکەوە بنە ئێمە کاکم کچی ڕئیس عەشیرەتی تەڵابانی هێناوە وەڵا تاڵەبانیەکە بەڵێ او جابه واسطه لاخ باش ور رفيقي باوكم واكم زور خوش اسمام جلال حتى روش امام جلال بمني قلت سام لكس نكردوه بس لباوكت بور سامي ليك والله يعني ام بي ويندي لقى جناب امام جلال هرمايه هرما بو حتى هو افريقيا هرما بو هرما بو
دواتر مثلا کە تۆ لە دەرەوەی عێراق ژیایت و لە دەرەوەی کوردستان ئەژیایت ئەو پەیوەندی و هەر هەبوو بەڵێ مام جەلال بانگی ئەو سەردانی دەرەوەی وڵاتی بەڵێ مام جەلال بانگی کردم ساڵی 75 وابزانم جیاببوونەوەی بەدی پارتی و یەکێتی و ئەمە دەستی پێکرد بوو ساڵی 75 بانگی کردم لە بەرلین بووم وتی وەرە من لە گۆتنگەن ئەو لە بەرلین بووتی وەرن یارمەتیم بدەن هاتم یارمەتی چی یارمەتی جەماعەت ئەمە تەلەبە بووین چوونە بۆ خزمەتی ڕۆشتین ئەو ئەوادە کەمال فوادی لەگەڵا بوو جەماعەتیشی کابرایشکی لەگەڵا بوو نەمناسی بەڕاستی وابزانم ئەمەر موسای لەگەڵا بوو ئەمەر موسی لەگەڵا بوو ئەمەر شێخ موسی لەگەڵا بوو هەروە بێتەوە کابرایشی سووری لەگەڵا بوو نەمناسی ئەوەی بوو کە خەریبە بۆمبایان بۆ مادانە بماتەقێنەوە لەو وەختەیە لە ئەڵمانی خەریب بماتەقێن ئەو لە وەختەیە مام جەلال سەربەشی هەتا گوتی پرچم درێژ بوو گوتی ئێوە تەریقەت دەدەن شێخن وسە بوتی دەروێش گوتی مەخە باجارە شێخش ئەبێتە دەروێش ئەو ئەزمونەی 4 ساڵە کە وەکو ڕایۆشکاری جەنابی مام جەلال ئیشە کردووە پێم خۆشە باسێکی واللهی حەزەکەم باسێکەم و بەعزە شتێکە مام جەلال نامەیەکی 5 نامەی دامێ بۆ ڕئیسەکان ڕئیسی خەریجەکان وڵاتانی خەریج وڵاتانی کەنتاوە وتی بە شەرتێک نە بە حکوومەتی عێراق بڵێ نە بە کەس بڵێ خۆت بچۆ وتم وەڵا بەسێتە بۆ من چووکە هەمیان ناسم بە خلالی مانجێک هەموویم تاوەکە چوو مەکتوبەکانشم دا و دەستمان جەلال جوابەکانشی هەمووشی هیچی مشکلەیەکم نەبوو لەگەڵانە تەلەفۆن لەگەڵ شخصی خۆیانە کرد مەسەلە لە مشکلەیەکم هەبوو لە هینی قەتەر کابرای قەتەر ئەویش کابرای بەواستەی کابرایکی مستەشاری خۆی کوردە لەبێ وتم شتێکی وا هەیەتومە وتی پێڵێم بۆ بانێکی وتی وەرە بڵێ بام گەڕینەوە سەر خوێندنی جەنابتان ئێوە دوای ئەوەی کە لە تووتنی سلێمانی وەکو فەرمانبەرێک دەستان بەکار کرد دوای چەند ساڵێکی کەم هەم دەستەکەنەوە بە خوێندن و ئەچنەوە بۆ ئەڵمانەوە وەزەم لە ساڵی 1970 من لە 74 ڕۆشتم 73 من لە ساڵی 1970 مانجی 6 چیتۆ بۆ ئەڵمانیا بۆ خوێندن بۆ خوێندن بەڵێ ئەمەیان چۆن بوو ئەمە چۆن کرا ناڵم ئەو برادرم کە هینی بۆم نرد قبولی بەناردم تەقدیم کرد بە سەفاری ئەڵمانی وتی ئەتوانی بەرەوە ئەمە وەکو ئێستانە بوو زەحمەتی شتیوان کە داواشتی لێ بکەن چووم ئەڵمانیا خوێندم ئێتر کە چووم دەستم پێکرد بە لە پێشتە دەبێت لۆغا بخوێنی سولاسون جاندانێ قوبڵیان کرد سولاسون ینی هینی قوبڵی مەعهدێکی لۆغا خوێنی من چوومە زمان بخوێنم لە جامعە نەچووم بە ئەو پارەیم نەبوو بڵم کە زیاد بدەم و ئەڵمانیەکەم باشتر بێ بەڵام بەش 5 مانگ زمانەکەم تاوا کرد و ئیمتیحانم داوش و ناجی حزب و 4 دەستیان لەسەرم دانابوو چونکە مەعهد و کولیە دەبێت 4 دەرس بخوێنی هەر 4 دەرسەکەم زۆر بە باشی تاوا کرد و هەل بەسەر ئەو ئەساسش دەستێکم ستاتیستیکی 1 و 2 خوێند ئەو دەرسە بە دەرەجەیەکی 0.7 بەڵێ بەس ئەو دەرسە وەکو پێشتر جەناب باسی کرد پێش بەرنامەکە وتی پێشتر نەم خوێندووە ئەوە لە عێراقا نەبووە لە عێراقا نەبوو چونکە لە مەعهەدا نەبوو بەڵێ لە مەعهەدا نەبوو ستاتیستیکی 1 2 زۆر گران بوو چونکە نەم خوێندبوو بەڵام شانسێکم هەبوو جیرانێکم هەبوو پرۆفسۆر بوو لەگەڵ خێزانەکەی عازیز بوو منیش چوون بۆ لای ئەمزانی شەڕێکی خێری تویتە بەڵێ دەرسی ئەویان پێ پرۆفسۆر بووتم وەڵای من ئەم دەرسم نەخوێندووە ئەتوانی مساعدەم بکەی ئاگوتی وەرە ڕۆژی 2 ساعت مساعدە دەکەم ئێوارانی کە داهاتەوە چووم لە خاپێخەی مەدای و بەرە 2 ساعت دەرسی پێ وتم ئاخیرەکەشی بە دەرەجەیەکی زۆر بەباشی ئەوانی بەڵێن بەشێک لە ژیانی تۆ بگۆڕێت بە تایبەت گۆڕی فعلەن ئەو کابرایە وای لێ هات بۆ ڕەفیق پیریش نەبوو بڵێم زۆر پیر بوو ئەسڵیشی نەمساوی بوو پیر نەبوو بەس ئەو کابرایە خەریب ئەسابی تێوچوو بوو لە مۆزوعی خەزانی ڕۆژ تۆ و نازانم چی وای لێ هات داهات لەم تەلەبەکانی ئێمە لەم مەکتەبی خەونیش مەکتەب تەلەبەمان هەبوو 8 کەس بوون ژیان تێدا هات لەگەڵمان دانیشت
خاصەکە اختلاافات بەڵێ بەڵێ گوتینکن کە لە ئەڵمانیا ئەو کاتێک کە تۆ ڕۆشتوی کوردی لێ بوو یەک کوردێکی لێ بوو مستەفا نەیەوێرە خۆی بە کوردیدانێ کوردی خەرجی خانەقینی بوو سەدفە ڕۆژێک لە دانیشت بوون لە کەفێتێریەک هات لێ دانیشت بە کچێکی بوو تی نازانم قسەی کرد تم بۆ قورآنەمە کووردە دەمچوی لە عەرەب ناکە دەمچوی لە تورکمان ناکە تورکی لێ بوو زۆر عەرەبی فەڵەستینی زۆر لێ بوو ئەرێ وتم کاکە تۆ کوردی شنو كره وتم شنو شي قصه خبر ورا بكردي قصه قلت يا معود لا تحكي كره قلت ورا بكردي قصه مصطفى امزاني كان مصطفى بس من بستبن لكره لا برلين قلت مصطفى لا بس نايم قصه بكات رسيت على مكان مسيطر بنا وجماعتي فلسطين كان هذا والله ويتبونا برادر كان دكتور ايوا بس اصلا دكتوره تنطاوك اللي من دوش سيشتم كرت يكم دبلوم کرد لم مشتا دوایەوە ماستەرم کرد کە ماستەر نەبوو لە ئەڵمانیا خاص لە بلیتە لە حەفدە دەرسی علمی قرس لە هەموو شتێک بوارە لە هەموو لە بوارێک دەبێ فێربی ئەوەشم کرد بە دەرەجەی جەید ناجێ بووم دوایەوە دکتۆر ساینسم کرد هەموویم لە ساڵی 1973 بە لوغە و هەموو شتێکەوە مانجي يتشي شاشي حوت دكتور هم تاوكل بحوصل همشتك هم بالزمان ومتك همشتك انا تاوكل او شهادي كجنابي هنا وتوازن او كاتا يكم شهاده ولا عراق لو بواري خوتا بالي كهات مو شما بعثات بوك بتوان لا شونيش كذا تعين بالنقله باسمه زراعة واشتواء وتوتن واشتوانا ورخمنا وتوام شهادية عنية تايسنا تمشان كرت لسر كمبيوتر اللي عند كمبيوتر نبولا لا هي تمشان كرت قلت يعني راستا ام علمي مايكرورايزا لا علمي مايكرورايزا زوك كم بو هناك لا عاسي عالمشا كان شون ولاتك يبو ايان ثاني قلت راستا نية دوتو تخابر خيكم دنا بزان ويا اتشوم ملسي بحث علمي خۆم تقدیم کرد و قوبڵیان کرد کە هاتیتەوە لە عێراق لەکوێ دەستی بەکارکردن کرد ینی زەحمەت نەبوو بۆ کوردێک بە شادەیەکەوە بە ناچاریش هاتیتەوە بۆ عێراق کاکسەمان شتێکی زۆر خۆش برادرێکە بوو ناوی وەکیل وەزیرەکە بوو ناوی سامان فەرەش بوو بەڵێ بەداخەوە هاوناوی لەگەڵ ئەو سامانە ئەفمکانی چوومە لای کاک سامان گوتم من هاتوومە خزمەتی وڵاتەکەم بکەم هەروە بێتەوە خوشکە زایەکتم وەرگرت لە کولی زراعەکە بخوێنێ و بەتەن ئەم شتانە دەمێ بچمە جامعەی سلێمانی خزمەتی جامعەی سلێمانی کەم و هاتشم لێرە لە جامعە کابراایکی قسمی مایکرۆلۆژی عربیش بوو کە شهادەکەی منێدی وتی والله قسمەکەمان کەسی تیانە مەمنون نەبم پێی وتنە دەباشە وەرەقەیەکم دەنێ لێرە وەرەقەی قبوڵ وەرەقەیەک ئێمە زۆر حەزەکەی ئەو بوشم برد وتم پێویستیان پێم ئاچم خزمەتی جامعەکەم وتی والله تا جەنابەت وتم کەکوتم ئاخرەوە ئەوە برازەکەشتم وای خوشکە زاکەتم وە لەوێکی کردو بۆ جەنابەت لەوێ کوردایەتیت کردووە والله هەروە لە حاسمان برمەوە وتی والله هەتا سامان مابێ ناڵم تۆ زامان مابێ من نایلم بڕۆی لە هەولێر دانیشن بە هەولێر چیت هەیە هەولێر دانیشن خەوەدا هەولێر جامعەیەتیان نەبوو بەڵێ ئەو کاتە زانکۆی سلاحەدین نەبووە بەڵێ کاک دکتۆر ئەمە خێریشی کیا بوو بۆ تۆ ینی کە تۆ نیانهێش بگەڕێتەوە زانکۆی سلێمانی بۆ ئەوی لێرە دەرت بڵێتەوە وەکو مامۆسایەکی زانکۆ بەڵام ژیانی تۆ ڕێژکەیەکی تری گرت من پێم خۆشە خۆ باسی بکەیت ئەمە کە چوم تەبعاً باشەوانە بەڵێ کە چوم قبول کرام ناجەحایی لێ بوو قبوڵی کردم عەلا کونی عایلەکەی مێناسی بەڵێ قبوڵی کردم وتی تفەضل دکتۆر گوتم بابا من هاتوومەتەوە وەستای خوێنم وتی باشە بەڕاستی عینەکە وەرەقەی تعادلی شهادات مێنا و بەعساتکە نووسێتی دایانام باحث ئەختەم راساً قبوڵی کردم بە باحث ئەختەم جا باحث ئەختەم پارەیەکی زۆر وەرەگرێت تقریبی 450 دینارمان وەرەگرت
این ئەو کات بەڵێ بەڵێ هەرچی جامیعاتی عێراق و کوردستان دەبێ ئەو موافقەتی بۆ بکردایە تەرفیع بکە هەچ پرۆفسۆرێک هەچ ئوستادێک شتێک بەدا دەبێ ئەو موافقەتی بۆ بکە هەموو بەحسەکانیان هەموو بەحسەکان دەبێ بێتە لای ئێمە تەقسیمەکرێتتر بەسەر بە پێی اختصاص ئەو شادەیە باشە ناجیە مەقبول ئەنجا لەبێت تەرفیعیان پێکرد ئەرەوە کاک دکتۆر کەی گەڕانەوە بۆ ئەڵمانیا ئێوە وەبزانم لە هەشتا گەڕانەوە بۆ عێراق لە هەشتا و دوو هەشتا و سێ گەڕانەوە جارێکتر بۆ ئەڵمانیا مانجی دوی هەشتا و دوو گەڕامەوە بۆ عێراق گەڕانەوە لە عێراق دەرچوومەوە ئەڵمانیا بۆچی گەڕایتەوە بۆ عێراق بەجێهێشت سەبەبەکەی وەڵی با قسەیشی زۆر سیر بوو تازە هاتبوو ئەم قانونی قادسیە و ئیمزا بکەی بۆ قادسیە بەڵێ بۆ حیزبی باس دەبێت بڵێ من حازرم بچم بۆ قادسیە ئێمە گوتم توخوا ژیانی خۆم هەمووی تێرە کرد بۆ خوێندن هاتوومە ئێستا بچم بۆ کوڕێکی کابرایکی کەشمان لە هەبوو لە هین ئیشی کرد بوو لە فەرەنسا دکتۆرایەوە کرد بوو ئەو چوو بوو ئەویان گرت بوو بڵێن ئێرانەکان گرتی بێن فریاندا بۆ سەر ئەوتمیان لێت خۆشە ئێمە ئافوتەکەین چۆ ئوستانی قانونی شەرمانی سەرچی بۆ ئەساسەیەخی لە تایارە فریاندا بە خوارەوە ئەگە مردی مردی ئەگە نێش مردی ئەوە ئەتوانی حڕی ئێ لە تاپە لە ئاسمانی فرێدە خۆرە جوانە من وتم توخواستم مش بۆ من لێبێ بۆ مناڵەکان وتم دێن لەگەڵمان نایەن چەند ساڵم بەجێشتیم ساڵش دێنیان نایەن گوتیان بەس نییە بەجێتمان بەجێم دێن نێندا یاڵە خواحافیز و بۆ ئەڵمان دەچین درە هەمویان ڕۆشتن دەچین درە پۆڵام لێوەدا نابوو پۆڵای کوڕم کە لەوێ بووم بام کەوتی دەمێ بخوێنم لە ئەڵمانیا ساڵی هەفتە هەشت بوو وتم وەرە ویزەم بۆ کرد هات حەقم هەبوو بەڵام ئەوەن نەبوو مشکلە نەبوو وەڵام لێوێدانا و ئەتر کە هاتشم دوایەوە ئەمانی کەش هەموو ئەمانەی کەشی بردو بە یەکجار چوونە ئەڵمانیا کە چوونە ئەڵمانیا لە ئەڵمانیا ئێوە لە ڕووی زانستیەوە زۆر پێشکەوتن ینی وەکو زانایەک دەرکەوتن من پێم خۆشە باسێکی ئەو بەحسانە بکەین کە جەنابتان کردوتانە بەحسێکی زۆرتان کردووە من کە چوومە ئەڵمانیا هەر چوومە لای پرۆفسۆرەکە ئەو پرۆفسەری خۆم کە ئوستادم بووە گوتی تۆ من لای من هەمسەن تاینە بوو وەختی خۆی تاینە کردم بەجێم هەشت زۆرشی پێ ناخۆش بوو گوتی مەڕۆ شەڕە وشتووە گوتم ئاخر بەسە حەوت ساڵە مناڵم بەجێشتە بەس نییە کورە مەڕۆ دای مشکلێکی پاسەپۆرتشم توش هات کە بۆی پاسەپۆرتەکە دەبێت تەسلیم کۆم تەسلیم گوتم با بە ئەڕۆمەوە گوتی حەز ڕۆشتی هەز کەتی وەختیش هاتیەوە ئیشی تۆ لای من هەیە ئەین بۆ تۆ ئیشت هەیە بەڵێ کە چوون بە لای کە چوون بە لای وتم هاتوومە تۆ زولفەکەم وایە وتی یاخوا بەخێربی هەروە ویلکەم دەردی ئەڵمانی ئینگلیزەکەڵێ وتی لە اعتیباری هەفتەی بێتەوە توانین دەست بە ئیشکەی کە دەستان پێ کرد بۆ زیاتر لە ینی مەبەستمە لە بەحسەکانە ئێستا باسی بەحسی تۆ بکەین بەحسەکانت زۆرن کە بەحسم کرد گوتم من دەمەوێت لەوێ کە دەرچووم لە عێراق لە مەسی باسیلمی مەشروعی دوومەڵان دروست کرد بەڵێ ئەم مەشروع لە چیەوە ینی لە خەیاڵی توا دروست بوو بۆچی بە دوومەڵان دەستی پێ کرد و دوایی بووی بە یەکەم زانە کە دوومەڵانە دروست کرد سامان هەر لە مناڵیەوە ئێمە لە ئێمە دوومەڵان دەرەچوو هەر باوکمە گوت هەورە ترشقە و کوڕم هەورە ترشقە و باران ئیمساڵ دوومەڵامان هەیە تێگەی ئێمە گوتم ئەمە هەر لە مێشکە کە چوومە زراعەش هەر بۆ ئەوە چوو بۆ ئەوە بزانم ئەم سڕی ئەم دوومەڵانە چییە لێرەی سفادەیەکم نەکرد کە گەڕاشمەوە مەشروعێکیاندامێ بە پارەیەکی باشانیکە لە مەجلیسی باسیلمی خاص ئی دوومەڵان دروستکەم هاتم چووم هەموو ئەو دەوڵەتە ناکانی شارەکانی عێراق هەمووی گەڕاک بە لە چۆ دوومەڵان دەستە بێ دوومەڵان دەست ناکەوێ هەر لە میست دوومەڵان لێرە دروستکەم هەتە بۆجەکەی کە من هەم بوو 8 دکتۆر لەم ئیشەکرد مەشروعە لەسەر دوومەڵان بەڵام نایانێت ئەو قەزەی قادسی و مادسی تیاچوو تە منیش بەڕاستی بەجێمێشت کە چوومە لای پرۆفسەرەکەشم گوتم دەمەوێت ئەو مەشروعاتە تەوەری پێ بکەم گوتی بیکە مانیعم نییە زۆری پێخۆش بوو ئیتر لەبێ تەقریب 2 ساڵ ئیشم کرد لەسەر دوومەڵان
بۆستێکی کەم بۆ من بوو لە هەنۆڤەر جامعە هەنۆڤەر جامعە هەنۆڤەر هەشت کەس تەقدیمی ئەو ئیشیان کرد ئەو پۆستە هەچ کەس مەشروعێکی تەقدیم کرد ئاژنەوە پرۆفسۆر دانیشێت دوای قوبوڵتەکە وانە بڵێ لێرە واستەکاری تابێ هیچی تانیە وەڵام مش مۆزوعی پرۆفسۆر هینی ئەم دوو مەڵانم تەقدیم بەڵێ ئەوتم من ئەمە دەمێ بکەم پرۆفسۆرەکە خۆستینەوە بوو گوتی استخرابێک وتی ئەما بێ دەمێ بیکەم وتی خەر ئەوروپا مردنم بێ ئەوروپا چەند ساڵە ئەم هەموو مەلای نادارن نایکە گوتم دەمێ بیکەم مگە قوبڵ مەکەی من قوبڵ مکەی کە پرۆفسۆر بم بێ مەلای تۆ دەمێ ئەوە بکەم گوتی بیکە و شتی کەش دەبێ بکەی گوتم باش ئەوە شەکەم ئەوە شەکەم کردم کە ئەو بینە بکات 8 ساڵ هیچم ناجێ نەبوو 8 ساڵ ئەم لا بەخوا ڕۆژی وا ببێ مبالەغە ئەم هینە تەبەقەی هینە مختبەر ڕۆژی وا بە پیاڵم پتری شاڵ فرێمەدا ڕۆژەوە 200-300ەکەم فرێدا هەر دەرناچوی دەرناچوی هاچە کوڕە بە خاتری خوا هیچ فایدەی نییە بە دوعا بە پێغەمبەر هیچ فایدەی نییە هەزار هینی بۆ بکە هەر فایدەی نییە هەزار ساڵواتیشی بۆ بکەنی هەر فایدەی نییە هەر فایدەی نییە شتێکی عیلمیە بە عیلمی بۆ بچێت على كل دوای 8 ساڵە گوتیمە هیچ کە پارە نادەین گوتی هیچ کە ئێمە بتاوە تۆ مەشروعەکانی کاکەی بەس ئێمە پارەی ئەمە نادەین گوتم خۆم دەم لە حسابی خۆم کە کردم بانگم کردم وەرە بەرە گوتم شای ئەمە کڕسکۆ بە بکە هەر کە تەماشای کرد زانی لە تەبەقەکە دەرچووە هایفا و سپۆر دەرچووە گوتی ئەمەی ئێمەیە گوتم وەڵای ئێوە نییە دوای 4 ساڵێکە گوتم من 4 ساڵە معاشەکەی خۆم ئەدەمەوە چۆنی ئەوە بێ گوتی ئاخر ئێمەیە گوتم وەڵای ئێوە گوتی ئاخر ئێمە پارەمان زۆردا گوتم ئاخر ئێوە 8 ساڵەوە پێشتاندا كوتي ناهين شر لسر خاون دارتي والله او طبعا او كعلي ايمي دبي نشري كم والله انا وانا شريكي بناي جامعه كون نشري خاون دارتي كيف وانا قريته بله احتمال جائزه بيو ورجرين والله مليون شي بيو ورجرين بلام دايوا همو كشفه قلت من نشري ناكم اول رسم ميت باي بشان هذا بريزيدنت الجامعه بلين رئيس الجامعه زايد البو كوتيني أوي بانكا قلت له بشركن من بيني خوم عمليات حتى لبيني خوم أنا اللي إيش كان بقسيناكم بقسمناكم مش خوم أكل بمنات بوم براستي ويش كو سركوتو بو إيت براستي جرائدي ألماني دفاعي زول سلم تلفزيون ألماني لسلم زور دفاعي قلت أما بروفيسور كتا استاذ الجامعة إنه فرشتي روي دعوة أو سواي اللي كان كبرة إيطاليا بمليون قلت ورا ما إشكال فرنسا رنش الجامعة براسي الصحفية كانوا أوانيك جورناليستن بشتيان براسي بشتيان كرتم والله جامعة إن وزاري تعليمي عالي يترشد بوكوت بون بانجي رئيس جامعة قلت ما تشي مشكلة قلت على الرومو إيوانية قلت بريكم لقلا جاين بون قلت ورا بيم بلا زايد شي تبي قلت ندوش تبي يان الروم استقالة هكا يان من معهدك ما بناي خمو قلت أما حكومية قلت ما كيف قلت أنا الروم قلت باش أول معهد ما كردو بناي خطوة إما استفادة لكن قلت ملا فروشني 6 باست عندنا بو جامعة يعني بو معهدك إشي تاعك بعقلها شو بروفيسور كان ما نشتو كباركي كم بو ودي قلت دك باري معاشي هيني او مصرفي او معادا زوري بي خوش بو قلت بيستو لا بانزا ستا بانزا تنادم قلت موافقتي انكرت تليفوني بو وزارتي بون كرديني تعليمي عالي جامعة كم دروس كناو بناوي معهد خانقة استشهر ما هو بس لجامعة أنا ما هو دري جامعة لسر لدرجة جامعة لروي إداري أوانه وجرام تنزيات قصير لسركان من بيم خوش دواترين السر كاركاني تو هل بعدم باسي في مانجا كمان كر باسي أو نخوش خانش بين كإسا هل إيرلندا دروسي كردو أما روشك شو مدرسين شو شغل يعني والله يعني طبي جامعة بس مكشنا قلت من أما اكتشفونك بو إيرلنداش شو قلت يعني جازة
دروست بووە ئەم جیهازە هینە وەکو ئاکوپەنچەر وایە پێچەکەیتە دەستەوە جیهازەکە بە دەستیچکە لێدەی هەموو قیاسی ئەلەرجی ئەچی خواردنیەکت پێ بێ بۆت کە مەجای خواردن هەمووی فاسەکە دێنێتە دەرەوە چیت پێ ئەکەوێت چی پێ ناکەوێت اینجا دوای فاسی هەموو ئۆرگانتەکە هەموو ناوزەک چیتانە باشە باشنێ فرێتر لە خواردنە لە گۆشتە لە بڵێ مێوەیە لە مەشروبە لە عەسیرە شیرە لەشی تۆ خواردوێتی و پێکهاتیەکە لە بەشی لەشی تۆ هەمووی پیشانەدا هەمووشی دەرەکە بە فرێداتە کۆمپیوتەر و دوای ڕێژەکەی پێ ئەڵێ مەسەلەن ئەمە ڕێژێ مەسەلەن پرۆتین ئەوەنە لە لەشی تۆیە مەسەلەن ڤیتامینەکان ئەوەنە لە لەشی تۆیە چی باش هەمووی پێ ئەڵێ چی بۆ تۆ ئەمەیە لەسەر ئەو هێنە بڕۆی هەمسەن ینی وەزنشی داگری چونکە ئەزانێت چی پێکەوێ اینجاش صحتت باشە بێ ئەمەشم لێ دانەوە ئەمە عیلمێکی تازەیە بەنسبەت ئەوروپاوەیان بەخوا تەقیم ئەمهێنی جیهازە تەقریبی وازانم بە جۆرەیە منەوازام 6 ساڵە دەرچووە 6 ساڵە لە دوای 6 ساڵ ئەوتوانیتوانە نەخۆشخانە ئێستا زۆر جەریدەکانی ئێرلەندی لەسەر مینوسیۆتە سەر ئەو جیهازە چوونە و جۆرنالیستەکان پرسیوانە لە نەخۆشەکان ئەمە چوونە باش ئێستا لە سەحتم تۆ باشە وەکو جاران نەماوە مزگم نایشە یان خاچم بیندار نابێ خۆرکەی نییە نووسیوانە ئەمە زۆر هەژنۆ جەریدە لەسەر مینوسیۆمیتە دەمێ زۆر باشە با باسێکی دوومەڵانەکە بکەینەوە ئێمە کە باسی دوومەڵان ئەەکەین یەکسەر دکتۆر ئازاد خانەقا یەکسەر ینی ئەم دووناوە بە دوای یەکایە دروستکردنی دوومەڵان یەکەم کەس لەسەر زەویە کە دروستی کردویت هەر من هەتا ئێستاش ئەو سەرەن بکەش نەکردووە سەڕی دروستکردنی دوومەڵان ئێمە باسی دوومەڵانێکی سروشتی ناکەن ئەوەکە لە خوا کردە ینی جگە لە ئەو دوومەڵانە سروشتێ دوومەڵانێکی ترمان هەیە کە لە تاقیگە و مختبەرات دروستە بێت ئەمەیان دکتۆر ئازاد خانەقا دروستەکە بەڵێ دروستکردنی دوومەڵان چی دەنگدانەوەیکیا بوو کاک سامان چی گۆڕی مەسەلەن لەسەر ئاستی ژیان عیلمە ئاستی جێژی دایەوە هەچی عالم هەیە لە جارە هەچی تەلەڤیزیۆنی عالم هەیە باسیەکان بڕوا بکەن ینی بێم بالا 400 خەناتی عالم باسی کرد ئەینجا دوایەوە ئێستا مشکلی نییە ئێستا توانین من ئێستا وایە ئین ناکەم بەڵام خۆم دروستیکەم مەسەلە بنێن ئەمریکاڵێ شەریکەیەکیاڵێ دەمێ 4,000 دارم بۆ دروستکەی ئەڵێم بەم جۆرێ بەم دروستکەن خۆم سپارەکان پێ ناڵێم ئەلمەکان پێیان لە سپۆرەکە ئەو سپۆرێ ئەم عیلمە هەتاکی لە لای خۆتە بێنێتەوە وەڵای هەتا مرمتە دوای چێکی بە مناڵەکان بەبی بە تەمانی لە دوای خۆ تەسلیمی یەکێک لە مناڵەکانی بەخۆ مناڵەکان شاردمەوە لە شوێنەکەکەی ئەتوانێت بیبن کە من نەمام ئەتوانێت دوای کەشفیکەن زۆر باسی تەکەش کار دکتۆر ئەم عیلمی جەنابتان وەکو زانایەک بەدەر لە وڵاتە ئەوروپیەکان لە زۆربەی وڵاتە عربەکان بەتەنە وڵاتەکانی کەندا و کارتان کردووە لە وڵاتانی کە ئیشتان کردو لە چەند وڵات من کە تەلەڤیزیۆنی BBC Tomorrow's World عالم المستقبل هات بەرنامەجی لەسەرم دەرکرد ساڵی 1995 هات لەسەرمی دەرکرد ئەم تەلەڤیزیۆنە طبعا دولەکان ئەیکڕن توب ساینتیفیک پێڵەن ئەنی ئەوەی کە علمیشی تازە بە پیشانێدا ئەمە پیشانیدا بوو یەکەم شت ئەمی خالد بن سوڵتانێک کە کوڕەزای مەلیکە لە سعودیا هاتەمە گوتم ئەم کابرامەوێ بیت لای من بیکە چەند محاولە زۆر محاولە منیان توانی بدۆزنەوە منیان پرسی بوو لە جامیع وشتووە چون پارەیەکیاندا بۆ کابرایەکی فلەستینی بگەڕێ لە من هات منی دۆزیەوە گوتی دکتۆر تەماعلێک ئانا دەبەر لە کولشی وتم چی بۆ خەزێن بەدەگەڵێ گوتی فلان کەس داوای کردووی ئەی گوتم باشە فلان کەس داوای کرد من هیچ علاقەیەکم بە ئینەوە نییە علمی ئێوە نییە بەڵام شتام دەمێ چیتانەوێ وتی دانوێت زەراحەتیان بۆ بکە وتم سعودیا وتیە ئێوتم من دوومەڵانی ئەوروپیم دروست کردووە دوومەڵانی عەرەبیتانەوێت چونکە لا ئێوە ئەوروپی دروست نابێت
وتی ئەتوانی دروست کەوتم طبعا دروست دەکەمەوەی بۆ منیان هینی دومەڵان ئەوروپیەکە خۆم ئەوروپیەکە عینەکە عەرەبیەکە قورسترە بەڕێز بەنسبە منەوە هیچ مشکلێکم نییە هەمویان چووکە سپۆرەکەیە ئەتوانی ئەو چۆن سپۆری ئەوروپیەکە دروست دەکەی ئەتوانی سپۆری عەرەبیەکە کە تلفیزای پێڵێن علمیەکەی ئەویش دروستکەی ئەگوتی دە باش حەق نەبێ من نازانم گوتم با بەجێ لەبێ تۆ حەقی خۆت بەس کابرا با تەلەفۆنم بۆ بکە من خۆم ئەچم بەلای بزانیم ئەمەتمە دەڵال و دەیەوێ بۆشم پچری 6,000 بۆ پچری بەس ئەمە مەرحەب تەقدیم کە 6,000 دۆلارم بۆ بچڕێەوە چوون بەلای ئەمیر وتم بابا ئەتەوێ بێکین ئەمە فەرموو ئەمە عەقدەکەمە ئەمە مەوێ بێ ئەوەی کە تەماشایکە بڵێ ئەمە نەزۆر و ئەمەکەم ڕاستەن ئیمزای کرد لەسەری خۆم نووسیم هەلای خۆی نووسیم ئیمزای کرد وتی چیتە هێنم وەڵا شتێکی خۆشی وتی تۆ کوردی وتم وتم با قسەیشت پێ بڵێم جدی من مساعدەی باوکت باپیر تێنی کردووە وتی خۆی لە زمانی خۆیان بۆ شەڕی نازانم چوو ئینگلیز چوونەوچیان کردو مساعدەیان کردوونە باپیرەم مساعدەی ئەوانی کردووە کتابێکی ساڵی 1949 دام پێکەوە ئێمە مساعدەی ئێوەمان کردووە سوارمان ناردۆ چوونە مساعدەی باپیرەم لەگەڵای بۆ مەڵەوەڵە ئەجا زیاتر پێی خۆش بوو ئیتر لەبێ دروستم کرد بە ئەتیباری ئێمە بەس دار دروست دەکەین داری تەڵقەیە نەک دوومەڵان بۆ خۆی دروستکەم 150,000 دارم دەست کرد بۆ فرۆشتن کەچی ڕۆژێک هات بەلام نەکەژنەکە گوتی نا من دەمەوێت لای خۆم دروست دەکەی وتم ئەم دوومەڵان لای خۆم دروست گوتم ئەم دوومەڵان لای خۆم نابێت لەم عەرزە وتی دەمەی بیبێ کابرای شغلە هینی خۆتە دەی لە بەختی خۆت ئەرم نابێ هەتا ژنەکەی لەگەڵا بوو چاوان وەرەوە کە ئەوانە کاڵێن ژنەکەی سوتانیین بوو احتیادی بوو شتێکی بچووشی گوتی یا خالید ئەڵێ نابێ وتی نا ئەمێ کابرا وتم بابە باشە دروستەکە بەڵام نازانم بە چەند ساڵێکەشە بێ بەڵام باشە بۆ دروستەکەم لەو بەینایە من داریشم ئەفرۆشت دارم دایە مەلیک ئەو وادە مەلیک نەبوو نائیب بوو عەبدوڵڵا دایمدایە عەبدوڵڵا بە ساڵە دەرچوو دایە دارمان فرۆشت بە ئیمارات بە 2 ساڵ دەرچوو ئەوە سا ڕسمەکان دوای دەمێ دوام دەرچوو جەریدەی شەرق الأوسط جەریدەی شەرق الأوسط نووسی ئیمارات ئەکبەر مەشروعی دوومەڵانی هەیە دەرچووە یەکەم مەشروعی لە دەوڵەتی عەرەبی ما عیلم خۆی لە خالیدەوە بەڵێ لە سعود خۆی ئەو کابرای جەریدەی خالید پاش 2 ڕۆژ کە نەشیکرا و خالید بانگێکات و ئەترسێت هاترجا کابرات بەلام سەحەفێک وتی بە قوربان فریام کە وتم بۆ فریاتکەوم بابە چی تووردە کورە وتی من غەڵەتێکم وتومە ئەمە یەکەم مەشروع لە ئیمارات طبعا ئەمان دائیمەن منافەسە یەکتریەکەن وتم باشە هیچ مشکلە نییە من فریاتەکەوم چۆن وتم بێن جاریشکە بینیسینەوە هاوتم بابە ئەمەی ئەسلیەکە لێرەیە ئەیش فەرعێکە دارمان داوەتێ خۆتارم فەرعێکی خۆمانە خۆتارم چی بۆ کوردستان کردو کاک دکتۆر هیچم بۆ نەکردنە بۆ مەشروعەکە مێنا نامێت لەسەری قسە بکەم 5,000 دار مێنا دارەکانیان لا بردوو تەماتە و خیاریان دروست کردوتر واز ملیانە لە نەزانینەوە بوو یان ئەنقەس بوو ناوەڵان ئەنقەس نەبوو هەر وا نەزانی هەتا 400-500 درەنگە دوومەڵان پێ بگا زۆری پێچێت زۆری پێچێت چاوەڕوانیش ناکەین تەماتە و خەیارەکە بکەم باشترە ئەگە تەماتە خیار بێ لە کەوەڵام کرد و لە قەنەجیرم هەلا کوێنی نامێ باسەوە لە ڕیف خوێندنەوە کاتی خۆی کە زانکۆی سلێمانی لە 1992 سەر لەنێ دروست ئەکرێتەوە جەنابتان یەکێکن لەو کەسانەی هاوکاری زانکۆتان کردووە لە وەزانستەکەیەوە پێم خۆش باسێکی ئەوە زۆرم کرد هاتم ناو جامعەوە سەرەکەم هیچیتا نییە بەڕاستی هەبادە وتم مامەساکانتان دەبەمە ئەلمانیا بەڵام بە شەرتە بگەڕێنەوە وتیا با بەگەڕێنەوە والله حجمه مامەسامە هەرێکە بێ هەنی سەلاحەدینیش زانکۆی سەلاحەدین ئەینی ئەوێشم کرد داوانە بۆ بڵم فەرق بکەم یان فەرق شتێ بکەم وتیان باشە والله چووم
6 مامۆستا هەڵبژارد داواتم کردن دوای ئەوە کردمە تەسەسول سێ مانگ بەناوی مەعادەکەمەوە داواتمەکردن معهدی خانەقا لە جامعەی هەنۆڤەر دێن لای من ئەخوێنن ئەتر ئەوانەی کە خسمی منن لای من قسمی خۆم یانەکەن لای پرۆفسۆرەکان ئەمساری وەکو بەڕەحمەت بێ دکتۆر ئومێد نووری بەڕەحمەت بێ دکتۆر خەسرە و شاڵی هەروە بێتەوە دکتۆرە مەی دکتۆر بەرزان دکتۆر کامیل ئەمان هەمووی بردووە باهرا ئێستا نازانم وازم نەگەڕایەوە ئەویان نەگەڕایەوە مەشوراقی لێ تێکداین کاک نیزار سەر دکتۆر نیزار ئەوەی کە کۆمپیوتەر بەڵام ئەمیان لە چوونە ئەنقەرە قبولیان نەکرد هەمووی موافقەتی هەموو ئەمانیان کرد موافقەتی ئەم کاک نیزاریان نەکرد کورەبا بە بەخاتری خۆ ئەمە ئەسلی قوربەسەرە بۆ تو مەزە خزمەکانی شکایتان لێکرد بوو تووەڵا دی ئەمان کوژە کۆرەوتم بە بەوڵایم چۆ لەگەش ناکوژێ ینی لە ڕۆزانستێکە توانی و وا بکەی ئاسی زانستی زانکۆی سلێمانی سەلاحەدین مەرز بێتەوە دوایی ئەترافم پێکرد لەکوێ ئەترافیان پێکرا لە جامعەی هانۆڤەر دکتۆر خەسرەو مێنە ینی یەکەم جار لە جامعەی هانۆڤەرە دوای بە زانکۆی سلێمانی بەڵێ مەفروضە دوای 4 ساڵ 5 ساڵ اینجا ئەترافی پێ بکرێ من دکتۆر خەسرە وەختی خۆی لە جامعەی سلێمانی نەبووە کە ڕئیس جامعە بووە ناوی هەیە چوومە لای ئەم زایدل کەما ئەم پرۆفسۆرێکە ئەو بینمانی چاکردە لە بینی پرۆفسۆرێکی خۆم و ئەموو موافقەتی کرد چوم بانجی خەسرە و داواتم کرد وتم کا خەسرە وەرە ئەچینە جامعەی هەنۆڤەر ئەترا بە جامعەی هینەکەی سلێمانیەکەی چین بەلای بردم بەلای پرۆفسۆر زایدل بەلای من جاران پرۆفسۆر زایدل بە 6 مانگ نامەدی دوای ئەم مەحادەم بوارەوە تەلەفۆنێکم بۆ گرم دێم بەلای وەرە ئەتە چۆن ئەترافیان پێکرد بە جامعەی سلێمانی من لە پێشەکی بەرنامەکە باسی ئەوم کردوتم گۆگڵ زیاتر لە ئێمە ئەو ناسێت 650 پیج لەسەر من لەسەر گۆگڵ بێ لە کلینیکیش تازە دروست بووە ئەوش 50 زیاتر کردووە سەری نزیکەی 700 پیج لە گۆگڵە لەسەر دکتۆر ئازاد خانەخایە دکتۆر ئازاد خانەخا با باسێکی مناڵەکان بکەین بەڵێ مناڵەکان ئەوە دکتۆر پۆڵا لە شاری سلێمانی کوردستانە ناسراوە و ئەزانین دکتۆر پۆڵا خانەقای ئەو پرۆفیسۆرە ئەو ناسراوە مناڵەکانی کە چیان بۆ ئەوان چی کردو ئەوانە چۆن پێگەیانوە هەمیان پێگەیانەوە نەبوو ببێنگەن مەسەلا دوای ئەوە کچێکمەیە کۆچەری ناوە مهندسەیە ماستەری هەیە لە هەندسە مەسئولی هەموو دەرسەکسن لەسەر هینی بان لەسەر بیە نقطەیەکی خۆش لەوە باس کرد هاتبوو ئێرە برازایەکەم ئۆتۆمبیلەکە لێ خوڕی کلینیکسەکە فرێدا هەڵە ڕاوەستە ئەپشارە بۆچی ڕاوەستم لە پیادێ هەڵە ڕاوەستە لە بڕاو کلینیکسە بێنەوە بەربەیەکی جوان بەڕاستی ئەکە دۆ نابێت وەزگە هەموو کەسی ئەوە لەسەر ئەلە تۆ ئەمنەوە پیسەکەی چۆن تو من الرواسة والد بالرواسة ولا نروم من نروم أواني تر أو كوتا دواي أو شيء كم سحري سايكولوجيا استاج برشاش مان بحوم مان يش برابكي على ألمانيا بلا الألمانيا اللي بريمنا موعد نعم منين زاز أحمده دواي كورش كم العاستي أيش مهندسة بناء خوي بناء دوستكات ئەوەش لە مەسەن لە معرەزی هەنۆڤەر هەموو ساڵ ناکرێتەوە مینێکی تەختیتێکی بینایی کرد ئێکۆنۆمی سێمیێنە لە هەموو ئاستی ئەوروپایە کێکی کەشم هەیە تارە مناڵەوەیان تقریبی ئەوە بێتە 14 هینەکە ڕۆینگ بەلەم ئەوە 3 ساڵ لە ئێرلەندا یەکەمی دەرکردووە تەمە درێژ بن و تەمەنی جەرامشتان درێژ بێت چی شتێک هەیە کە ئێمە بیرمان شوێت ژیانی تۆ بەحسەکانی تۆ لە نەزانستەکەی تۆ زۆر هەڵەگرێت چی شتێک هەیە حەزکەی زۆر سپاس دەکەمەوە ئەمە فەخرتان پێوەکەن خاستە بە جۆرنالیستەکان کە بە دوای ئەم شتانەمان فەخرتان پێوەکەین من تازە هێبسان 1200 داریکەمێنایەوە لە کوردستان لە مێرگەپان چەندوومە تازە ئەموو ئێمڕۆ تەواو بوو ئەویش هەر
لەسەر دومەڵانی ئەوروپی ئەمە لەمێ پاش 3 ساڵێکە بیگرێ. ئیشەڵڵا سەرکەوت ئەوادە جاریشکە بانگیەکەینەوە دومەڵانەکە ئیشەڵڵا ئەو کاتێ ئێمە لە خزمەتە نابین و بەهۆی بەردامەیەکی باشی لەسەر بکەین بۆ یەکەم جار دومەڵان لە کوردستانی ئەوروپی دومەڵانێکی ئەوروپی دروستکە. با باسێکی یەک شتێکیکە هەیە حەزەکەم لەم بەرنامە ئاماژەی پێ بکەین باسی لایەنی کوشت و خەڵکە لە کوردستانە. جەنابتان وەکو پرۆفیسۆرێک لایەنی کوشت و خەڵ لە کوردستانە چۆن ئەبینین؟ ئەتوانین پێشی بخەین ئاو هەوای ئێمە ژینگەی ئێمە خاکی ئێمە لەبارە بۆەوە؟ کاکسامان کوردستان یەکێکە لە وڵاتەکە پێشکەوتنەکان بۆ ئەوەی کە بتوانین زراعەتی تیا بکەین. با پێ بڵێم زۆر لەبارە بۆ ئەوە زۆر بەڵام زۆر هەڵەی زۆر گەورە هەیە. منەوە جاریشکەش پێتان لێم زۆر خۆتورەت هەیە. خۆتورەتەکان چین هەڵەکان مەسەلە بیوتی پلاستیکیتان هەیە. بلوستی پلاستیەکان لە زۆرێکە من دوسە جار مەلاحەزەم کردو نامەوێت ماڵی بڵێم ئەو ڕەشی کیمیاویەکەن ئەو ڕەشە معلومن مەسەلە خەیار ڕەشی کیمیاویەکەن و دای دێنە بازارەوە ئەوە ئەی خۆی سەدەها تووشی سەرەتانە بێ. مەفروزە ئەو کابرایە کە دەریەکاتە دەرەوە جوان بیشواتەوە پاش ئەوەی 3 ڕۆژ کە ڕەشێک دوای 3 ڕۆژەی جوان بیشواتەوە ئینجا بیباتە بازار بڕوا بکە سەرەتان لەوە زیاتر ئەبێت کەوەی ئەوەندەی کە جگەرەت و ئەی خۆی ئەوژ لەوە خراپترە. من ئەو ڕجایم هەیە کە ئەوە بکەن. بەڵێ ئەمە یەکێکە لە هەڵەکان چی هەڵێکی تر هەیە لە زانکۆکانە لە دروستکردنی کادری من نامویست بە تەداخلی شؤونی زانکۆیان حکومەت و شتانە بکەم بەڵام مەفروزە تەلەبەکانی کە دەرەچن شوێنیان بۆ بدۆزنەوە ئیش بکەن نەکڕاکەن بۆ لە کوردستان دەرچن ئەسەفەوە. ئەنی ئێمە ئەو ژینگە لەبارە بۆ ئەوی ئیش بۆ تەلەبەکان بدۆزرێت. طبعا زۆرش کاکە ئەتوانن مەسەلە جەمعیاتی هین دروستکەن تەلەبە ئەوانەی کە خاستن زراعین یان ئەوانەی بایۆلۆژین مەسەلەن مەزارعیان بدەنێ بەڵێن کاکە تۆ هەنگ بکە کاکە تۆ ئەمە زراعی تەتەویری پێ بکە بێ کیمیاوی دروستکە ئەمانە دەبێت دروستکرێ لێرە نییە لێرە ئاڵە وڵا کیمێ تەماتەکەم جوانە بەڵام چییە ڕەشی هەمووی نایترۆجینە بەڕۆ تامەی تەماتی جارانی خۆمان بەڕوا بکە ئێمە ئەماخوار تامی بۆن تامی ترشی نەماوە هەستا ئەو شلێک و ملەکانەی کە دێنیانم هەر تامی وای لات خەریب بڵێم ڕێباسەکەش ئەوە لێ کردووە. ئەنی ڕۆنەقەکەی جوانە ڕووکاری دەرەوەی جوانە بەڵام تامی نەماوە دەبێ ئەمانە پێویستە هەیەیەک دروستکرێت لەو شتانە. کار دکتۆر لە داهێنانەکانی تری بەڕێستان ئێوە یەکێک لەو کارانی کە کردوتانە و بەدەر لە دوومەڵانەکە کە پێی ناسراون ئەو دروستکردنی جۆرە ڕۆنە ڕۆنی جژۆبە. من پێم خۆش باسێکی ئەم ڕۆنەمان بۆ بکەین هەوازم لە کوردستانشا هەیە ئێستا کەوتوت ئەمەدەیە فرۆشنەوەتان بەم 6,000 ئەمەدەیە فرۆشن. ڕۆنی جژۆبە یەکێکە لە باشترین دەرمان بۆ قشت ڕوتانەوە بە شەرتێکە ڕۆژ لێی دەیت بۆ دەموچەوە جوان بوون بۆ مەساج بۆ پشتشکان پشتی ئازاری تەشە نوجات نێ چونکە ئەم ڕۆنە ڕەسەن دایرەکت ئەچێتە ناو نەکەتەوە پێستەکەەوە ئەم ڕوانەیە کە ئەمێنێ ئێستا تۆ دەستی لە وڵات خۆزگە بمزانێ باسی ڕۆنی جۆجۆباکی بۆم دێنە لە هەمە عینەیەش هەتێک دوایی بە وێنە نیشانی دەست ئەکێتە سەر دەست پاش 2 دقیقە نەپیسێکە ئەچێتە ناو پێستەکەت من دەرمانێ دروست دەکەم بۆ ئازار لەگەر لەو جێریدانەی کە نووسراوە لەسەری دەرمانەکە لە بلیتێ سەر 5-6 نەوە ڕۆن یەکێکیان جوجۆبەیە یەکێکیان مینت ئۆیل نعنا ڕۆنی نعنا یەکێکیان لاڤندەر ئۆیل ڕۆنی لاڤندا ئەمە خۆ دروستی نە خۆم دروست دەکەم ئەی فرۆشم ئەمە دێ بە 100 یۆرۆ فرۆشم دروست دەکەم بۆ خاچیان بە گەرنتی لێیدا
ئازار نامێنێ هەموو تەقڵاوەکەم ئەمانە لە کوردستانیش هەیە ناوەڵا لە کوردستان نیوە من لەبەست لە ئێرلندا یکەمەوە ئەوانە لە ئێرلندا دەست جۆرە لە ڕوونەکە لە کوردستانە هەبوو هەم بوو ماوەی فرۆشتم سەرەکەم لێرەوە نازانن چییە بەڕاستی بەس ئێستا وازانم یەوە شەوش من لە خەریکە بازار پای بەس لە ئێرلندا باشترە بۆ من ئیسراحەتترە بەڵێ پارەکەشی باشترە و ئیسراحەتتر لێرە قیمەتی نازانن بەڵێ کاک دکتۆر زۆر زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆم کاتی کە بێم و بەخشی بەڕاستی دانیشتن لەگەڵ جەنابتە زۆر خۆشە بەڵام بەداخۆ کاتی بەرنامەکە هەر ئەوە زۆر زۆر مەمنون زۆر سپاسی ئەم تیمە باشەتانەکەم زۆر من خاستن کاک سامان زۆر سپاس دەکەین کاک دکتۆر ویلەرانی بەڕێز لێرەدا هاتنە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی سیدی تا بەیەگەیشتنەوە بەخواتە نەسپێرین خواتە